سڵاو مامۆسای گیان مەمنون دەبم بەس تۆزێک باسی ئەو دوعایانە بکەن کاتێک کە کەسێک تووشی کێشەیەک دەبێت چ زیکرێک بخوێنێ. خۆم و عایلەم تووشی کێشەی زۆر گەورە بووین. حەزم کرد تەنها ئەو زیکرانە بزانم. خوای گەورە بەڵاتان لەسەر لادا و خێر و بەرەکەتتان ڕوتێ بکە. ئامین لەگەڵ جەنابیشت و تێگڕای موسڵمانان و بینەران و بیسەرانی ئەم بەرنامەیەشدا. بەڕێزان لە وەڵامی ئەو بەڕێزەشدا دەڵێن وەبیلای تەوفیق لە کاتی تەنگانەدا وەکو جەنابەت دەفەرمووی خۆم و عایلەم تووشی موسیبەتی گەورە بووین، تووشی کێشەی زۆر گەورە بووین. وەرە گوێ لە قورئانی پڕبەرەکەت و بەخشش بگرە. لە سوورەتی قافدا خوای پەروەردگار لە ئاەتی 39 بۆ 40 دەفەرمێ فاصبر على ما يقولون وسبح بحمد ربك قبل طلوع الشمس وقبل الغروب ومن الليل فسبحه وأدبار السجود. خوای پەروەردگار دەفەرمێ فاصبر على ما يقولون، ئارام بگرە لەسەر ئەو قسە نەشیاوانەی ئەی خۆشەویستم ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئاراستت دەکرێت. کەسانی غیبەتت دەکەن، کەسانی زەمت دەکەن، کەسانی بوختانت بۆ دەکەن، کەسانێک پەیامەکەت بە ناڕاست دەزانن، تۆ ڕوبەڕوویان مەبەوە، فەصبر ئارام بگرە. ئەم ئاەتە لە ڕێی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم بۆ تۆی بەڕێزیشە کە خۆت و عایلەت کێشەی گەورەتان هەیە. یەکەم پێمان دەڵێ فەصبر یعنی مەڕوخێ، هیممەت بدە بەرخۆت، جوامێر بە، مەرد بە، ڕوبەڕووی گرفتەکانی ژیان ببەوە. ڕوبەڕوویان ببەوە معنای ئەوە نییە شەڕ بکە، پەنا بۆ خوا ببە، چونکە ئاەتەکە دەفەرمێ وسبح بحمد ربك، زۆر بڵێ سبحان الله، بڵێ الحمد لله قبل طلوع الشمس وقبل الغروب. ذکری خوا بکە، بەتایبەت ذکری سبحان الله الحمد لله پێش ئەوەی خۆر هەڵبێ، واتە نوێژی بەیانیت کە کرد مەخەوە، دانیشە لەسەر بەرماڵ 100 جار 1000 جار زیاتر بڵێ سبحان الله الحمد لله. وقبل الغروب ئەو کاتەش کە هێشتا خۆر ئاوا نەبووە، پێش خۆر ئاوا بوون تەسبیحات و ذکری ئەڵڵا بکە، بڵێ سبحان الله الحمد لله. بەڕاستی ئینسان لەم دوو کاتەدا زۆر خەم ڕوو لە دڵ و دەرونی دەکا، بەیانیان و کاتی ئێواران. تۆ لەم کاتەدا لە جیاتی ئەوەی بچی بەگەشت خەڵکا بچی سەر کۆنەی نەفسی خۆت زۆر بکەی، بڕۆ ذیکر و تەسبیحاتی پەروەردگارت بکە. لە چ کاتێکی تریشا ومن الليل فسبحه وأدبار السجود، لە کاتی شەوانە کە چوویتە سەر جێگای خەوتن لە جیاتی ئەوەی دەیان خەیاڵ و خەتەری خراپت بۆ بێ، تەسبیحاتی پەروەردگارت بکە و لە دوای نوێژەکانەوە ذیکرەکان بخوێنە. 33 جار بڵێ سبحان الله الحمد لله، 33 جار بڵێ الله ئەکبەر، جاری سەڵتان بڵێ لا إله إلا الله وحده لا شريك له. ئەمانە بکە، ئەمە کەلامی خوایە. لە جیاتی ئەوەی ئەوەندە بیر لە موشکیلەکان بکەیەوە، پەنا بۆ ذیکری پەروەردگار برا، دڵت ئارام دەبێت. ئەڵێ هەندێک لەو ذیکرانەم پێ بڵێن، لەو ئاەتانە ئەمە کەلامی خوایە، خوا پێمان دەفەرمێ ئەگەر ستەمیان لێ کردی. ئەمە نەک بۆ جەنابەت، بۆ هەمومان، بۆ هەموو بیسەران، هەموو بینەرانی ئەم پرۆگرامە. ئەگەر ستەمیان لێ کردی، ئەگەر گیرۆدە بووی، ئەگەر سەرگەردان بووی، ئەگەر هەستت بە بێکەسی دەکرد، ئەگەر بوختانت بۆ کرا و نەت دەتوانی بێتاوانی خۆت بسەلمێنی، خۆت دەزانی پاکی، خەڵک بڕوایان پێ نەدەکردی، کارەکانت لەسەر قورس بوون، سبحان الله وا هەیە ئیشەکان لەبەر دەستیان ناڕۆن، خەڵکی ناحەزگە لە کۆمەکەیان لێ دەکردی و عەزیەتیان دەدای، جاکە سوکاری خۆت بێ، دراوسێکانت بێ، شەریکەکانت بێ، ئەزانی چی ئاەتێک بخوێنە ذیکرێک بکە، بڵێ حەسبی الله ونعم الوەکیل، حەسبی الله ونعم الوەکیل. زۆر ئامە بڵێەوە، واللهی دڵنیا بە خوای گەورە ڕزگارت دەکا. و هەروەها ئەگەر خەم و خەفەت هەراسانی کردوون، خۆت و خێزانەکەتی هەراسان کردووە، بڵێ لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين. ئەمە دوعاکەی یونس پێغەمبەرە سەلامی خوای لەسەر بێ، کاتێکەوە گیری خوارد لە تاریکایی دەریا، لە تاریکایی شەو، لە تاریکایی ناوسکی نەهەنگ و دەمی نەهەنگا، ئەم ذیکرەی خوێن سبحانك لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين. پەروەردگار ڕزگاری کرد وەکەذالک نونجی المؤمنین. ئەمە موژدەیە بۆ هەموو ئیمانداران، ئەوانەی لە خەم و پەژارە و کێشەدان زۆر ئەمە بخوێنن، خوای گەورە ڕزگاریان دەکات، بەڵێنی پەروەردگارە. بەڵام ئەزیزم سەیریکە لا إله إلا أنت سبحانك یعنی چی؟ یعنی گومانی باش بەرە بەخوا، حتا گومانت باش بێ بەخوا کە خوا ڕزگارت دەکات لەو گرفتە و دەرگای ڕەحمەتت لێ دەکاتەوە، دڵنیا بەخوا بەنێتی دڵی خۆت لەگەڵ دەکات. سبحانك
سبحانەکە پەروەردگارە تۆ پاک و بێگەردی نەچی گومانی خراپ بە پەروەردگارت بەری ئێوە کەسەی لە کێشەدای اینجا بژڵێ ئینی كنت من الظالمین من لە ستەمکاران بووم لەسەر خۆم ئەمە دەستی خۆمی تێدایە قورئان پێمان دەڵێت کە کێشە و گرفتت هەبوو بگەڕێ بە دووی سەر چاوەکەیدا واللهی زۆر جار گرفتێک تووشت دەبێ مصیبەتێک تووشت دەبێ هی ئەوەیە دڵی کەسێکت ڕەنجاندووە بەڕێزان بینەرانی بەڕێز واللهی جار هەیە کۆمنتێکی ناشرینت بە ناحەق بۆ کەسێک نووسیوە واللهی 1 ساڵ گرفتار دەبی بگەڕێ کاکە بە خۆتدا بچۆوە ستەم هەر ئەم کار بەدەستانی حکومە نین کە ستەم لە قوت و ژیانی خەڵک دەکەن جاری وایە من و تۆش ستەمکارین بزانە لە چما دیسێکا ڕووی کەسێکت شکاندووە دڵی کەسێکت تەزاندووە دوو خۆشەویستت لە یەک کردووە فیتنەی لە نێوان خەڵکا کردووە بزانە ماڵی چێت داگیر کردەوە خواردووە بزانە قەرزی چێت لایە و خۆل لێ کردووە بە کەڕەی شەربەت و نایدەیتەوە ئەمانە هەموو ستەمن کاکە بە خۆشت دابچۆوە جاری وا ژنێک گرفتی هەیە بە خۆتا بچۆوە بزانت تەعاملی لەگەڵ هاوسەرەکەت چۆن بووە پیاوێک لە دەرەوە کارەکانی ڕای نابن تەماشای دەفتەری ئەعمالی ڕۆژانەت بکە لەگەڵ ژن و منداڵەکە تا هەل لە ماڵەوە زاڵم نەبووی لەوە ئەچێ وەکو شەرعی خوای پەروەردگار فەرموویەتی ڕەفتارن نەکردبێ مافی ژن و منداڵەکە نەدابێ لە دەرەوەی ماڵ گرفتەکانت بۆ دروست دەبن خەڵک بەگشتا دێتەوە کێشەت بۆ دروست دەکا بڵێ ئینی كنت من الظالمین با سەیری خۆم بکەم با بە خۆما بچمەوە ستۆپێک بکەم بەسەر ژیانی خۆمدا لەوە چێ خەلەل لە خۆمەوە بێ ئەمەش وڵامی جەنابەت ئینشاءالله ئەبە بخوێنە حسبي الله ونعم الوكيل لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين چاوێکیش بخشێنەوە بە ماڵەکەی خۆتاندا بزانن لە کوێدا بێ شەرعیتان کردووە ئاگادارێکی خۆتان بن بەویستی خوای پەروەردگار دەرگای ڕەحمەتی خواتان لێ دەکرێتەوە خدای پەروەردگار دەرگای ڕەحمەت لە هەموو لایەکمان بکاتەوە